ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت هێشتا تیرۆریستانی داعش هەڕەشەی سەرەکی و مەترسیدارن بۆ ئاسایش و سەقامگیری ناوچەکە بە تایبەتی لە ناوچەکانی مووسڵ و ئەنبار و دەوروبەری کەرکووک. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە دیدارێکیدا لەگەڵ برادلی سۆدن باڵیۆزی نیوزیلاند لە عێراق تیشی خستە سەر پەرەسەندنە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە بەگشتی و هەڕەشەی تیرۆریستان و بەڕێوەچوونی هەڵمەتی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. هەروەها لە بەشێکی دیکەی دیدارەکەدا باس لە هەوڵ و هەنگاوەکانی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق کراو. هەردوولا هاوڕابوون کە پێویستە حکوومەتێک بێت ڕنگدانەوەی پێکهاتەی عێراق بێت و هەوڵی خۆی بۆ ئاشبوونەوەی نیشتیمانی و دابینکردنی خزمەتگوزاریە سەرەکیەکان و چارەسەرکردنی کێشەکان بخاتە گەڕ. هەروەها باڵیۆزی نیوزیلاند پشتیوانی حکوومەتی وڵاتەکەی بۆ پێکەنانی حکوومەتێک ڕاگەیاند کە نوێنەرایەتی گشت پێکهاتەکان و ویست و داخوازی هاوڵاتیان بکات. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان جەختی لەوە کردەوە هەرێمی کوردستان هەوڵی پێکەنانی هاوپەیمانەتیەک دەدات کە داخوازیەکانی کوردستان و مادە و بەرگەکانی دەستور جێبەجێ دەکات. هەروەها ئاماژەی بەچڕکردنەوەی هەوڵەکان بۆ دامەزراندنی ئەنجومەنی باڵایی سیاسەتی استراتیژی لە عێراقدا وەک هەوڵێکی گرنگ بۆ ڕێگەگرتن لە تاکڕەوی لە بڕێوەبردن و دەرکردنی بڕیارە چارەنووسسازەکاندا.